بناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و ثەنا و سوپاس و ستایشی بێ پایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. برە عزیزەکانم، سوپاس بەخوای پەروەردگار لە تەفسیری قورئانە هاي لە کۆتایی سوورەتی ئالی عیمران لە ئایەتی 187 دەستی پێکەین ئینشاء الله تعالی تا لاپەڕێ 75 ئینشاء الله ئەو لاپەڕێیە ئەمڕۆ تەفسیرەکەین بە ئیزنی خوای پەروەردگار. جا با کاک حاجی ئاەتەکانمان بۆ بخوێنتون ئینشاء الله و دوایی دەسەکەین بە تەفسیرکردنی. وَإِذْ أَخَذَ اللَّهُ مِيثَاقَ الَّذِينَ أُوتُوا الْكِتَابَ لَتُبَيِّنُنَّهُ لِلنَّاسِ وَلَا تَكْتُمُونَهُ فَنَبَذُوهُ وَرَاءَ ظُهُورِهِمْ وَاشْتَرَوْا بِهِ ثَمَنًا قَلِيلًا فَبِئْسَ مَا يَشْتَرُونَ لا تحسبن الذين يفرحون بما أتوا ويحبون أن يحمدوا بما لم يفعلوا فلا تحسبنهم بمفازة من العذاب ولهم عذاب أليم. ولله ملك السماوات والأرض والله على كل شيء قدير. إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم ويتفكرون في خلق السماوات والأرض ربنا ما خلقت هذا باطلا سبحانك فقنا عذاب النار. ربنا إنك من تدخل النار فقد أخزيته وما للظالمين من أنصار. ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا وتوفنا مع الأبرار. ربنا وآتنا ما وعدتنا على رسلك ولا تخزنا يوم القيامة إنك لا تخلف الميعاد. خواج خير باتو كاك حاجيان بارك الله فيكم. برزان خوای پەروەردگار ئەفەرمێ وإذ أخذ الله ميثاق الذين أوتوا الكتاب لتبيننه للناس ولا تكتمونه لآية 187. خوای تعالى پەیمانی میثاقی پەتەوی لە ئەهلی کتاب لەوانەیە کە کتێبی ئاسمانیان پێدراوە لە جوولەکە و گاور، خوای تعالى پەیمانی پتەوی لیان وەرگرتووە کەوا لتبيننه للناس ولا تكتمونه، کەوا بۆ خەڵکی ڕوون ئەکەنەوە و يعني ئەوەی کە لە کتێبی خوایە هاتووە، ئەو فەرمایشتە حەقانەی خوای پەروەردگار لە کتێبی خوایە هاتووە، ئێوە بۆ خەڵکی ڕوون یەکەنەوە و نایشارنەوە. لتبيننه للناس ولا تكتمونه، بەتایبەت ناردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەتایبەت باسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە تەورات و ئینجیلی هاتووە نابێ بیشارنەوە. ولا تكتمونه، بەڵام ئەوان چیان کرد؟ ئەوان ئایا ئەمەیان جێبەجێ کرد؟ نە والله فنبذوه وراء ظهورهم، ئەوان پشتگویان خست واشتروا به ثمنا قليلا، لەبەر خاتری ئەوەی پلەپایەیەکیان هەبوو لە دەستیان نەچێ، لەبەر خاتر ئەوەی کەوا بەهۆی ئەوەوە کە ئەوان خۆیان بە گەورەی خەڵک ئەزانی و خەڵک ڕووی تیانە کرد، یعنی قەومەکانی خۆیان دوو فلسیان دەسەکەوت لەبەر خاتری منسەبی دنیایی و پارە و پولی دنیایی، حەقی خۆیان یعنی فەرمایشتی خۆیان پشتگوێ خست. واشتروا به ثمنا قليلا فبئس ما يشترون، بەڕاستی کارێکی زۆر خراپیان کرد، یعنی کڕین و فرۆشتێنێکی زۆر خراپیان کرد کە حەق کەلامی خوا وعدی خوا پەیمانی خوا ئەفرۆشنەوە بەچی؟ بە دوو فلسی دنیایی یا بە منصب و پلەپایەیەک. لا تحسبن الذين يفرحون بما أتوا ويحبون أن يحمدوا بما لم يفعلوا فلا تحسبنهم بمفازة من العذاب.
خەڵکانێک هەیە زۆر دڵیان خۆشە بە هەندێشتی دنیایی کە دەستیانەکەوێ هەندێشتی دنیایی کە دەستیانەکەوێ وا نەزانی کە ئەو شتە دنیایانەی کە دەستیان ئەکەوێ شتێکی باشە یان شتە دنیاییەک کە لەسەر حسابی دینی خوا لەسەر حسابی حەق لەسەر حسابی پەیامی خوا ئەو شتە دنیایانەی کە دەستیانەکەوێ و حەز ئەکەن وەصف و سنا بکرێن يعني طبعا ئەمە باسەکە باسی هەریەشتان باسی گەورەکانی ئەهلی کتابە و حەز ئەکەن وەصف و سنا بکرێن بە هەندێک شت کە نەیان کردووە يعني مدحیان بکرێ بە هەندێک شت کە نەیان کردووە طبعا ئەمە ئێمەی شەگرێتەوە يعني هەندێک کەسێ وازانێ ئەم ئاەتانە کە دەربارەی علەمای ئەهلی کتاب هاتووە وازانێ علەمای ئیسلام ناگرێتەوە ئەوان بە کەیفی خۆیان دینی خوا بفرۆشن بە کەیفی خۆیان عهد و پەیمانەکانی خوا بفرۆشن قسەی حەق نەکەن وازن ئەوان ناگرێتەوە بەخوا مەلاکانی ئێمە شەگرێتەوە بەخوا عالم و زانا و شێخەکانی ئێمە شەگرێتەوە خەڵکانێکی شێ لای خۆمان عینەن وەکو ئەهلی کتاب زۆر دڵیان خۆشە بە دوو فلسی دنیایە بە منسەبێک یان بەر پلەپایەکی دنیایی کە لەناو حزبێکە یا لەناو لە لای خەڵکانێک دەستیانەکەوێ دڵیان پێی خۆشە ئەو دڵخۆشبوونە بەوە واکە قیامەتیان لەدەست بچێت یا حەز ئەکەن دائیمەن وەصف و سەنا بکرێن بە شتێک کە نەیان کردووە نابینیانێ کەسێ ئێستا لای خۆمان ئەیان بینین ڕۆژانە حەز ئەکەن وەصف و سەنا بکرێن بە شتێک کە نەیان کردووە کە پێی هەڵنەساون حەز ئەکەن وەصف و سەنا بکرێن شتەکەت نەکردو وەصف دەکا کە ئەنە و تو کردوتە بابا من نەمکردووە بابا ئەمە ئیشی من نییە من ئەوە مهم نیم ئەسڵان مسڵمان ئەبێ مەدحی پێ ناخۆش بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فێرمانەکە ئەگەر کەسێ مەدحمانی کرد هەستمان کرد ئەو مەدحا کیبرمان تیا دروستەکە باش وایە خۆڵ بکەیتە دەمچاوی ئەو کەسێک کە مەدح دەکات فلا تحسبنهم بمفازة من العذاب يعني وانا زاني اوانه دورن لعذابي خوا وسزاي خواي پروردگار دڵنیابە اوانه خواي تعالى سزايانه دا لسر او تصرفاتانيان ولهم عذاب أليم وخواي تعالى سزايكي زور بآزارين أدا ولله ملك السماوات والأرض ملك أم آسمان والزوية همي خوايا أيدا بهر كسي خوي بيه يعني تو ولا بالخاطر ملكي دنياي لبر خاطر معاشك لبر خاطر هديك لبر خاطر شتێک دینەکەی خۆتە فرۆشی خۆ ئەم ئەرز و ئاسمانە هەمووی خوایە خەڵکانێکەیە لە ژیانیانە ماسایان بۆ کەس نەکردو و خوای تەعالی لەوپایە و پارە و پولی باشیشی پێیان داوە ماساویشیان بۆ کەس نەکردو بۆ تۆ دینەکەی خۆت ئەفرۆشی لەبەر خاتری منصب و پلەپایە لە کاتێکا کە ئەم ئەرز و ئاسمانە هەمووی مڵکی خوایە والله على كل شيء قدير وخوای تەعالیش بەسەر هەموو شتەکانە بەتوانایە لەوانەیە شتێکەکەی تۆ حەزی لێکەی بەڵام بە ماستا و بە هەندێک شت دەستەکەوێ بەڵام ئەگەر پشت بەخوای پەروەردگار ببەسی لەبەر خاتری خوای تەعالی ئەو شتانە بخەیتەلاوە لەوانەیە بە حەڵاڵی دەستکەوێ بۆ خەڵکانێکی يعني ئەمە چەندین چیرۆکمان تا ئێستا باس کردووە و گێڕامانەتەوە کەوا خەڵک وا هەبووە بۆی ئاسان بۆ زینا بکە کاری خراپە بکە و حەزیشی لێ کردووە نەفس حەزی لێکە بەڵام لەبەر خاتری خوای کەوتۆتە بیر دەستی کێشاوەتەوە لەو کارە خراپە يعني لەو کارە خراپە خۆی کێشاوەتەوە دوای خوای تەعالی تعویزی کردووە بووی هەر ئەوەی بۆ تعویز کردووە بە حەڵاڵی خوای تەعالی ئاسانی کردووە بۆت بە حەڵاڵی زۆرێک لە ئێمە لەوانەیە نەفسمان جاری وایە حەز لە هەندێک شتەکە بەڵام لەوە دوا ئەگەر لەبەر خاتری خوا نەیکەی خوای تەعالی بە حەڵاڵی ئەیکا بە نەسیبت ئیتر بۆ تۆ خوا لە خۆت عاجزەکەی بۆ تۆ خوای تەعالی لە خۆت زویرەکەی لەبەر خاتری دنیا ئەم جا فەرمێ إن في خلق السماوات والأرض أي إيمان داران أي مسلمانان بیرکەنەوە لە گەورەی خوا لە مڵکی خوا لە دەسڵاتی خوا إن في خلق السماوات والأرض واختلاف الليل والنهار لآيات لأولي الألباب بەڕاستی لە دروستکردنی ئاسمانەکان و زەویەوە لە نەبوون ئەمەی کە ئەیبینین هەمووی خوای تەعالی لە نەبوونەوە هێناوێت هێبوون لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی و ئاسمانەکان لە نەبوونەوە و گۆڕینی شەو و ڕۆژ کە خوای تەعالی شەو دێنێ بەسەر ڕۆژە و ڕۆژیش دێنێ بەسەر شەوە هەموو ئەمە ئايات و بەڵگەن بۆ ئێمە هەمووی نیشانەی گەورەی خوان هەمووی نیشانەی دەسڵاتی خوان بۆ کێ لأولی الألباب بۆ خاوەن عەقڵەکان ئەو کەسانە ئەو خاوەن عەقڵانەی کە بەجوانی لە شتەکان تێگەن کە عەقڵیان بەکاردێنن لە چاکەکاریە برایە هەیە عەقڵە بەڵام عەقڵی بەکاردێنێ شتی خراپە هەیە زۆر عەقڵە
هاي زور عقله ئەگەر ئەو عقڵای لە کار بەکاربێنێ لە چاکەکاریە ئاتوانێت گۆڕانکاریەکی چاک بکە بەڵام ڕا بەکاری دێنێ لە دزیە لە خەڵەتاندنی خەڵکە لە فێڵکردنە لە هەموو خراپەکاریەکە بۆ ئەوانە نییە ئەمە بەڵگەیە بۆ کەسانی کە عقڵیان بەکاردێنن لە شتی چاک هەنێ کەسێ زۆر عقڵە بەڵام بیر لە سبەی نیش ناکات هەر بیر لە سبەی نێش ناکات چی بەسەرات بیر لەوە ناکاتەوە سبەی پیرە بێ بیر لەوە ناکاتەوە سبەی ئەکەوێتە سەر جێگا بیر لەوە ناکاتەوە کە گۆڕانکاری بەسەر ژیان نادێ خۆ مشکلی ئەو خەڵکە هەمووی ئەوەیە بیر ناکاتەوە عقلی هەیە بەس بیر ناکاتەوە جا خوای تعالی فەرمێ ئولی الئەلباب کە ئامانەن ئەوەی کە خوای تعالی فەرمێ ئاەتەکانی خوا بەڵگەن بۆ ئەوانە کێن ئەوانە الذين يذكرون الله ئەوانەی کە دائیمەن خوایان لەبیرە ذکری خواکەن قیاما بەپێوە بەردەوام خوایانە لەبیر و ذکرەکەن وقعودا کاتێ دائنشن وعلى جنوبهم کاتی حتا خەیان لێکەوێ خەریک ذکرکردن جاری وایە بەدەم ذکرکردنەوە خەیان لێکەوێ بەدەم ذکریشەوە هەڵەسن لە خەڵ وعلى جنوبهم يعني بالراكشانەوە ويتفكرون بیر ئەکەنەوە دائما يعني سە خەڵکە ڕا گەشتەکە بەس گەشت بەس تەنها بۆ هەڵپەرکێ و بۆ ڕابواردن و بۆ یۆگردن لە گۆرانی بەڵام خەڵکێک شێچێتە ئەو دەشتە بیر لە مەخلوق گەورەی خواکاتەوە لە مەخلوقاتی خواکاتەوە ويتفكرون في خلق السماوات والأرض بیر لە خەڵقی ئاسمانەکان و زەوی و ئەوەشی کە خوای تعالی تایە دروستی کردووە لەگەڵ بیرکردنەوە جا ئینسان ئەگەر بیر کاتەوە یەکسەر گەورەی خوای بۆ دەرەکەوێ یەکسەر ئەڵێ ربنا مێرولەیەکە بینێ گەورەی خوای بۆ دەرەکەوێ حەشەراتێکە بینێ گەورەی خوای بۆ دەرەکەوێ ربنا ما خلقت هذا باطلا والله پەروەردگار تۆ ئەمەت بە باطل و بە پوچەڵ دروست نەکردووە ئەمەت بە خۆڕایی دروست نەکردووە ربنا ما خلقت هذا باطلا سبحانك پاک و بێگەردی بۆ تۆ کە شتی نابەجێ دروستکەی سبحانك داوات لێ ئەەکەین فقینا عذاب النار لە ئاگری جەهەنەممان پارێزە ربنا إنك من تدخل النار فقد أخزيته خوايا هر کەسێ تۆ بیخیتە ئاگری جەهەنەم بەڕاستی سەرشۆڕۆ بێ بەڕاستی هەرچی ناڕەحەتەکانی دنیا هەیە گشتی یەک چرکەیەکی ناو ئاگری جەهەنەم ناهێنێ هەرچی خۆشی دنیا هەیە بەراوردی بکە حەدیثێکمان هەیە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەو کەسێک کە لەم دنیاە بەردەوام لە خۆشییا بووە ناخۆشی قەت نەبینیوە یعنی خوای تعالی هەرچی نیعمەتێ پێی داوە لە ڕۆژی قیامەت ئەیهێنن ئاوا بەسەری جەهەنەم ئەیهێنن و ئیبن بەس هەڵمێکی جەهەنەم لێدا يعني نايخە لە ناو جەهەنەم کاملی يعني بەس تۆزێک شتە بینێ و هەندێک هەست بە هەندێک شتەکە کاتێ دەریەکەن ئەڵێن قەت خۆشیت بینیوە لە دنیا قەت خۆشم نەبینیوە ربنا إنك من تدخل النار فقد أخزيته دەیبێت و بەحەتاتای تایەبی يعني نازم لەوە زەلیلتر لەوە سەرشۆرتر چیە ئیتر وما للظالمين من أنصار دڵنیابن ستەمکاران هەرگیز و هەرگیز لەو ڕۆژە دۆستیان نییە پشتیوانیان نییە سەرخەریان نییە ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربي خوايا ئێمە گوێمان لێبوو بانگدەرێک بانگی کرد بانگخوازێک بانگی کرد بۆ لای تۆ وتی ئیمان بە پەروەردگارتان بێنە سەر ڕێگای پەروەردگارتان لەسەر ڕێگای ئەو خودایە بن کە ئێوەی لە نەبوونەوە دروست کردووە و هەرچی نیعمەتەکانی دنیای شەیە ئەو پێتانی بەخشیوە کە هەر ئەوە تۆ مستحقە کە تۆ لەسەر بەرنامەکەی بچیت بۆ ئەوەی قازانجی هەبێ بۆ دین و بۆ دنیات بۆ پاشە ڕۆژ و بۆ ئەم دنیایەشت إنك من ربنا إننا سمعنا ئێمە گوێمان لە بانگدەرێک بوو بانگخوازێک يعني ينادي مناديا يعني بانگخوازێک يعني بانگدەرێک ينادي للإيمان بانگی خەڵکێکت بۆ لای ئیمان لە هەموو زمانێکە هەیە پێغەمبەران و شوێنکەوتوی پێغەمبەران لە بەردەوام هەبوو أن آمنوا بربكم أيوت إيمان بين بەپەروەردگارتان فآمنا ئێمەش تەسلیم بووین و باوەڕمان هێنا هەمومان واین من خۆم کاتێک پۆلیسی متەوەسم تەواو کردبوو سێ ناوەندێ و کاتە نۆ نەبوو سێ بوو نوێژ نەکرد بەڵام جاجار لە ڕەمەزانە گەرمە بووین لە دوای ڕەمەزانە ساردە بووینەوە یەکێ دوو قسەی خۆشی بۆ کردین لەوە دوام گەرمە بووینەوە ئەمجا لەوەدا ساردە بووینەوە ڕۆژێکیان خوای تەعالی
برادرێکمان هیدایەت دابوو پێشووتر التزاماتی هەبوو هەر لەگەڵمانە لە قوتابخانە بوو کتێبێکی دا بەدەستمەوە دەستی پەروەردگار ئەوەی مامۆستا حەبیب محەممەد سعید یا ڕەبی خوایە بەهەشت بە نەسیبی بکەی منش کوردی نازانی هیچ کوردی نازانی بخوێنەوە هەر درازەمان عەرەبی بوو ئێمە وتی ئەم کتێبە بخوێنەوە ئەم کتێبەت بینیوەتم ناوەڵام من کوردی هەنازام چی نووسراوە وتی بیخوێنەوە فێری کوردیش ئەبیت و ئیسفادەیشی هەیە بوو بردم دەستی پەروەردگار طبعا چەند جوزئێک وابزانم هین بوو یعنی کتێبێکی بچووک نامێلکەیەکی بچووک یعنی 50 صفحەیەک نابوو 50 لاپەڕەیەک نابوو خۆیان بە چۆن تەواو بکەم یا ڕەبی باوەڕ کە 4 ڕۆژ بەردەوام من خەریکی بووم بەس کات خەوتنەکان دەبێت بەردەوام خەریکم ئەو جاتوانیم بە 4 ڕۆژ تەواوی کەم يعني ئەوە خۆی کەسێک کوردی باش بزانێ ئیسا حالیان من لەوانەیە بە ساعاتی تەواوی کەم بەس ئەو کاتە 4 ڕۆژی برد جگە لە کاتی خەوتنەکان من خەریکی بووم ئەو جاتوانیم بەس لە 150 لی تێگەشتم بەڵام ئەو 150 هەموو ژیان میگۆڕی ئەو 150 هەموو ژیان میگۆڕی پێم وتم کتێبێکی کەم بەرێ کتێبێکی کەی پێدام هەر هی مامۆستا حەبیب محەممەد سعید ئەو کاتە مامۆستا حەسەن پێنجیۆنی و مامۆستا حەبیب محەممەد سعید یا ڕەبی خوایە مامۆستا حەسەن لەوپایی بەرزترکەی وتەمەنی درێژترکەی بۆی خزمەتی ئەم دینەی تۆ بکە و لە مامۆستا حەبیب محەممەد سعیدش خۆش بێ سبحان الله کتێبی دوم تۆزە زیاتر زووتر تەواو کرد کتێبی سێم کتێبی چوارم بەردەوام لێم وەرە کرد ئیتر تەواو هەموو ژیان میگۆڕی إنا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا ربنا فاغفر لنا ذنوبنا يا ربي خوايا دي يا ربي مك إيمان من بتوه هنا وجياني خو من لسر منهجكيتو وبرنامجكيتو دارش دي خوايا بالتأكيد هالله شركين شنيك التزامات زور به جار الشيطان هر بملاو بولا أدبا بويا خوايا تعالى فرمانك كبرين يا ربي خوايا لمن خوش ببا فاغفر لنا ذنوبنا وكفر عنا سيئاتنا خراب كان من ككردومانا يا ربي لا يبوش بومان هم لدنيا وهم لآخرتشا بومان دا بوشا وتوفنا مع الأبرار يا ربي خوايا لقلب يا وشاكانا بالمان مرينا يعني شي لقلب يا وشاك يعني جياني دنيا لقلب يا وشاكانا طبعا تو أكبر دوام لقلب يا وشاكانا بي بإذن خوايا لقلوان شاء أمري وتوفنا مع الأبرار ربنا وآتنا ما وعدتنا على رسولك خوايا أو مجد خوشاني كبير من الدعوة لقرآن باست كردوا يا غمركد لحديثة باسي كردوا يا ربي خوايا أو بيمانيك ببيغمرانا ناردوتا أو وعدا كأيدي بإيمان داران يا ربي خوايا بمان جبك آتنا ما وعدتنا بمان ببخشة بمان بدا أو وعديك ببيغمرانا ناردوتا وعدتنا على رسولك وآتنا ما وعدتنا على رسولك ولا تخزنا يوم القيامة يا ربي خوايا للرجل قيامتها توشي سرشوري من مكة وكو أوانيك أوانيك وتمان سرشورن هويك خوايا قوريان خاطر جهنمو جليلة فالمو لا تخزنا يمو قوان بيمك إنك لا تخلف الميعاد خوايا بيقومان توش وعدك داوتا مخالفيناك يا ربي خوايا يا ربي خوايا وخاتنا وجوانا كان يخوض رحمة يمش بك هدايات من بدا دام زراو من بك يا ربي خوايا لسر إيمان دام زراو من بك لقى الله لي إيمانا بجين لقى الله لي إيمانا بمرين يا ربي خوايا يمل الزمان كاين برا لفتنة برا لا آجاوة برا لا مشاكل برا يا ربي خوايا لم فتنة آخر زمان بمان باريزا خوايا بقين ولايتو بسر برزي خوايا لو أنا نبي نكدينا ولايتو بسر شوري آمين آمين سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين.